بینار و تەماشەوانên ئاژانسا بەدان دەمباش ئەمێ ئیرۆ لەسەر جەهەکی بنرخە دچاندامەیە کوردیدا و دمیسۆلۆژیامەدا ئەمێ بە ئاخفن کورتەلەی کۆلینەکێ ئەمێ سەرشێ بکن ئەوە قوبا عەلیێ شێر. قوبا عەلیێ شێر وەکە جەه شخوات ڕۆژاوای کوردستانیدا دەکەوێ باکوورێ دیرکە حەمکۆ 7 کیلومتر لەسەر ڕیا وێ و کانیا دێوا یعنی ئەندی وەرەی 3 کیلومتر کەوێ ڕۆهلاتێ دەمام بەرێم هۆ باندی وەرە دەبێت کەوێ ڕۆهلاتێ وێ ڕیێدا لە وێ هەرێمێ گوندێ مەهانا مینا گوندێ تلدارێ گوندێ ڕیحانیکێ گوندێ قەسرۆکێ و گوندێ عین بازۆقێ وەکە جەه ئەڤ جێ قوبا عەلیێ شێر بوو لێ ئەو قوب چاوایە قوبش خۆنها وەکە خانیگەکی بچووچکە جارێ تربەک بوو تربەکە ئاسایی بوو تربەکە عادی بوو لێ قوبەک سەر ئاوا بووە ئەو قوب نێزیکە وەکە مەزەرەکە نێزیکە 3 مترایە دە هەندورێ ئێرادا مینا پێپەلوونکێ هەنێکی کوورە مەوقتێدا بەردەی خوارێ وەختی مودکەوی هەندورێ نادا دۆراوێ کە هەنیەک بەرێ بە هەیە وەکی ترکێ جۆگەکژی هەیە جۆگەکژی هەیە و تربەکژی نێزیکی بینە هەیە جار ناژێرێت بێژن قوبا باعوسی قوبا باعوسی چما بووە قوبا باعوسی ئەوژی دچاندامادە دەبێژن دەبێ گرێدایە بە ئۆلا برای مای خرستیانڤە هەنە دەبێ قیزەک بوو هەنە بێنە خۆرتەک بوو خۆرتێکی خزمەتکارێ ئۆلا خرستیانە بوو یعنی ئەمێ بێنیە پیرۆز یعنی قەدیس هەنە دەبێ قیزەک بوو ئۆلا خرستیانی دناو گەلێمێ کووردا بەلافت کرد هەنە بێنە جوانەک بوو خۆرتەک بوو ئەوی ئۆلا خرستیانی نامەڵەتێمەدا بەلاو کرد کەنگی دەما ئەمبراتۆریا ساسانیدا دەما ئەمبراتۆریا ساسانیدا لێ دەبێژن شابورێ خودی مل یعنی ملی بەل بوون هەنێکی پادیشاهێ ساسانیە شابورێ خودی مل 661 دەبێ ئەو خۆرتێ خرستیانی دەبێ کوشت بەرخاتێ ئۆلا خرستیان بەلاو نەبێ و لە نێزیکی وێ هەرێمێ ئاواییکە خۆ کۆچکەکە خۆ قەسرەکە خۆ ئاوا کرد لەسەر چەمێ خابورێ ناوێنەنها فێشخابورە پێشخابورە هەناوێ پێشخابورە ئەو جێ پادیشاهێ شابورێ خودی مل بمل بوو ئێ پادیشاهێ ساسانیە مەڵە عەبدولوەهاب دەبێژێ زانیارێ بۆتانی یێ ناودار مەڵە عەبسەلامێ ناجی ئەوی گوتیە ئەو قوبا عەلیێ شێرە هێژانۆ ji بۆی گۆ بابەتێمە درێژ نەبێ نهامێ الڤر vê xelekê bidawî kin û em ê berdewam kin çima aliyê şêr heta wê xelekê hûn mênin dixweşiyê de